دیعایە بەفری بە گۆشت دەکڕێت هێلکەکە نەکرابوو لە بازار مەخۆن زەڵتە علامەتی زەڵتەیە بەشێک لە ژەهر ئەکینە لەشی خۆمانەوە مریشک هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان قەدەغەیە بەڵام هەر هاوردە دەکرێت بێگەر تاڵەبانی کام جۆری مریشک دەخۆن ئەمانی کە ئێستا لە بازارە هەیە جووچکی قەڵەوە کام جۆری مریشک تەندروستترینە هیچ ئەمانە هیچی نازانیت جۆرێکی مریشکمان هەیە کە ئەگەر بیخۆین تووڕە دەبین مریشکی سوور تاقەی نەماوە ئستینزاف بووە باش ئەمە لە سەربڕخانەکانان ناکرێت آخر هۆرمۆنی دەدرێت یان نایدرێتێ چی دەخوات مریشکی خۆماڵی کرمە سیسرکە خوا بۆقیشی تێکەوێ بەڵێ مشکیشی تێکەوێ کولا گەچێک سمێڵ یەگرێکێک قاچی یەگرێت لەپڕ لە ناڕاستە دووکەرتە بیت کام جۆری مریشک بخۆین سڵاوتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم هەر خۆی بە سیرکردنی دەوروبەرم دەزانی کە تەوەری بەرنامەکەم لەسەر چییە مریشک کە بەشێکی گرنگ و جیانەکراوەی خوان و مێز و سفرەی کووردە لە هەر شوێنێکی دنیاوە بژێت لە کوردستان بی یا لە هەر شوێنێکی دیکەی دنیا بژی لە باکوور بی لە ڕۆژهەڵات بی لە ڕۆژاوا بی یان لە وڵاتانی دیکە بی و لە دیاسپۆرا و لە تاراوگە بی ئەمڕۆ پرسیارەکە ئەوەیە کام جۆری مریشک تەندروستترینە کام جۆری مریشک بخۆین مریشکی زیندوی خۆماڵی بخۆین ئەوەی لە چیا و دەشت و دەر دەژێت و بەخێو دەکرێت و گەشە دەکات و هێلکە دەکات و یا هێلکە ناکات و ئەو مریشکەی کە لە دەواجنەکان لە کێڵگە پەلەوەریەکان بەخێو دەکرێت یان مریشکی بەستوو لە نێو بەستوشدا ئەو مریشکە بەستووەی کە لە وڵاتانی دەرەوە دێت یا ئەو مریشکە بەستووەی کە لە نێو خۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت و ئامادە دەکرێت کام جۆری مریشک هۆکاری توشبوونە بە نەخۆشی ترسناک مریشک هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان قەدەغەیە بە بڕیاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستان هاوردەکردنی قەدەغەیە لەبەر هۆکاری ئابووری و تەندروستی بەڵام هەر هاوردە دەکرێت و لەسەر سفرە و خوانی هەمومان هەیە ئاشکرای دەکەین کامەیە ئەرێ مریشک لە هێلکەیە هێلکە لە مریشکە باسی ناکەین باسی ئەوە دەکەین کە کام جۆری مریشک دەخۆین کامی ناخۆین لەم بەرنامەیە وەڵامی یەک پرسیاری کەش دەدەمەوە دەڵێن مریشک لە دەواجنەکان لە کێڵگە پەلەوەریەکان هۆرمۆنی لێ دەدرێ ئایا هۆرمۆن لە مریشک دەدرێ یان نا ئاشکرای دەکەم ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسیارن کە ئەمڕۆ لە بەرنامەکە وەڵامەکانیان وەردەگرینەوە بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە لە سێمێل و ئاکرێ و دۆک و زاخۆ و شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە هاتوون ئەوان زۆربیان ئەندامی ڕێکخراوی گەنجانی بەرهەمدارن زۆر بە خێربێن سەرچاوان دەستان خۆش بێت هەروە بێگومان کۆمەڵێک هاونیشتمانی دیکەشن کە لە شوێنە جیاوازەکانی باشووری کوردستانەوە هاتوون بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە دوو میوانمان هەن میوانێکیان لە سلێمانیە میوانێکیان لە هەولێرە سەرەتا میوانی یەکەممان بانگ دەکەین ئەویش دکتۆر شیلان ئارام ئەکرام بسپۆری بەخێوکردن و بەڕێوەبردننی بەڕێوەبردنی چی؟ پەلەوەر بەخێوی دکتۆر چۆنی ئەحواڵ باشە مەمنۆن سپاسدانەکەم ژین فەرموون دەنگ و باست مەمنونین زۆر بەخێربەی زۆر خێرانداربی دکتۆریان سپاس دەکەم دەنگ و باسی سلێمانی لەخوا بەزیابێ باشە تۆ تێکەڵی لە بینی هەولێر و سلێمانی چونکە لە هەولێر خوێندوتە بەڵێ دەستت خۆش بێ شانازیەوە زۆر سپاس کچی هەولێرم زۆر سپاس ئێمە شانازی پێوە دەکەین مەمنونم سپاس بێ زۆر سپاس دەکەم زۆر بەخێر بیت زۆر بەڕێز سەرەتا لە مریشکی بەستوو دەست پێ بکەین بەڵێ
کە هەردووکی تێدایە هەم هاوردە هەم خۆشمان ئێستا مریشکی بەستومان هەیە ڕاست لە کوردستان کارگەی زۆرمان هەیە یا کێڵگەی زۆرمان هەیە کە مریشکی بەستوو بەرهەم دەهێنن مریشکی بەستوو زیینوە ئەنێردرێ بۆ سەربەرخانەکان لەوێ ڕێکاری بەستنی بۆ ئەکرێت بە چەند پلەیەکی ژێر سەدی کە ئەگاتە حدودی ناقص 8 بۆ ناقص 20 و دواتر ئەو مریشکانە لەکوێوە دێن لە کێڵگەکانی بەخێوکردنی پەلەوەرەکانی کە لە هەموو کوردستانە بەدەیان بەڵکو بە سەدان کێڵگەی بەخێوکردنی پەلەوەری مریشکمان هەیە زۆری دۆمیشی ئەوەیە کە بە هاوردە لە دەرەوە لە وڵاتانی دیکەوە دێن بۆ یەکسەر بچێنە مۆزوعەکەوە دەچینە لای مریشکی بەستوو لە مریشکی بەستوو دەست پێ دەکەین چاوت خۆش بفەرموو صح فەرمووبی گوتمان دوو جۆرمان هەیە مریشکی بەستوو یەکێکیان هاوردەیە یەکێکیان ئەوەی خۆمانە و زیندوەکەی و دوایی کراوە بە بەستوو تۆ بفەرموو ئەوێ سوپاس دەکەین مریشکی بەستووی هاوردە کۆمەڵێک وردەکاری زانستی لەسەر باز دەکەین بۆی لە کۆتایە بگەنەوە ئەنجامی بیخۆینیانەی خۆی بەڵام پێش ئەوە میوانێکی دیکەشم هەیە پێم خۆشە ئەویش بانکەم بۆ ئەوەی مەجلیسەکەمان گەرم و گورتر بێ زۆر دروستە ئێستا کاتی ئەوەیە کە پزیشکێکی ڤێتەرنەری کە ماوەیەکی زۆرە لە لیژنە و لیژنەکاریدا خزمەت دەکا 16 ساڵە لە بوارەکەدایە ئەویش دکتۆر دیلان هۆشیارە دکتۆر دیلان بفەرموو ئەشکاکتۆر چۆنی کار باشێ ئەحواڵ باشە زۆر بەخێر بیت دەنگ و باست الحەمدلله یەکسەر بچینەوێ بڕۆ لەگەڵ دکتۆرە دەستمان پێکرد چوو بووینە ناو مۆزوعەکەی خەریک بوو لە بیرت بکەین فەرموو بەخێر بێت دکتۆر باشیش کرد سپاس دەکەم مەمنونم جا دکتۆر دیلان یەکەم شت پێم بڵێ ڕاستیە لەسەر مریشکی هاوردە هاوردەی بەستوو هاوردەی بەستوو دکتۆر جان بزانە تەماشای هەر بە چاو تەماشاکە ئەمە ئۆچی شتێکی دەخۆن یەکەم دەلێت چاو دەخواتن پێش دەمی وەنیە تەماشا بکەین ئەگەر دوو مریشکەی تەماشا بکەین وەنیە بەڵێ ئەمەیان بەستووی خۆمانیە ئەوە بەستوی خۆماڵیە تقریبا فرێشەوەڵە ئەوەش ئی هاوردەیە ببورن ئەمە دەناسنەوە تقریبا ئەوە خۆماڵیەکەیە ئەو خۆماڵیەکی زانە فرێشەکە مکەوناتی لە دەست نەدایە ڕنگ و ئیلاستیسی جوانە لە دەستی نەداوە نسبەی گۆشتی زیاترە ئەوە احتیمالە تقریبا 2 کیلۆ هەندێک بیتن چارێکێکی بەس ئاوبی بەفرە بە گۆشت دەخۆی ڕاستەکە ئێستا ئەمە هاوردەیە بەڵێ ئەمە هی خۆمانە ئەمە فرێشی خۆمانە بە چاو دیارە بەڵێ کواڵەتی ئەمەیان لەم دوانە باشترە بەڵام ئەوەی کە کواڵەتی زۆر خراپە هاوردەکەیە بەڵێ استیفادەی نەماوە ئەتوو کوڵان هەندێک جار فیتامین شتی تێک دەدا بەستانیش کەم وەختەکی زۆر بەستیتن تێکی دەدا بەس ئەوە نازانی چی خواردیە چی لێدرایە ئەکسپایرەکەی ڕاست نییە چکەم لە پێش چاودێری من نییە هەرچێ و مریشکەیە پێش سەر ببڕێ پزیشکی ڤێتەرنەری تەوقیع کردیڵە چتە مەزەرەی پێش سەر ببڕێ پزیشکێکی مەجزەرەکان لە کوردستان هەیە ئی ئەهلی خۆیان پزیشکێکی ڤێتەرنەری هەیە سەر بە دائیرەی بەیتەڕەیە گۆشتەکەی فەحز دەکاتن هۆچ سەر دەبڕێ پێش سەر ببڕێ مریشکەکە هەندێک جار ڕەبتێستی دەکەین پاشەوەی سەر دەبڕێش باش گەرەنتی دەدەین دکتۆر شیلان پێم بڵێ لە مریشکی بەستووی هاوردە لە چی دەترسی چ شتێکی خراپە لەوەی کە یەکەمیان نازانی چۆن بەخێو کراوە باش چۆن سەر بڕاوە ئایا ئەو مریشکە زیین و بۆ سەر بڕاوە ئەی نازانیت چی دراوەتێ بە تەکید لە کێڵگەکانە باسەکەین یانی لە یەکەم ڕۆژەوە کە لە هێلکەکە دەرچووە ئەمە جگەلەوەی کە هێلکەکە لە دایکەکانەوە ببورن هێلکەکە لە دایکانەوە تەبعانیەت کە ئەخرێتە جیهازەوە ئەبێ بە جوچک لە یەکەم ڕۆژەوە ئەم جوچکە چی پێ ئەدرێت نازانین مەزدەری ئەو خواردنە نازانی کە چوو ئەم گۆشتەی دروست کردووە دوو هەمیان ئایا ئەو مریشکە زیین و بۆ لە کێڵگەکانەوە براوە بۆ سەربەرخانە یان مردار بۆتەوە نەخۆش بووە یان خود ساغ بووە ئەمانە هیچی بە ژێر نازانین کە زیندوو بووە یا مردار بۆتەوە نەخێر نازانین نەخۆش بووە یا نەخۆش نەبووە ئەکرێت یەکێکی وەکو کە بەڕێز کاک دکتۆر کە پسپۆریمان هەیە لەوانە باسی هاونیشتیمانیەکەن یەکەم خاڵیش کە ئاماژەم پێیا من لێرەیان نازانم منۆک هاوڵاتیە قسەم کرد نەگوەکو پسپۆرێک ئێستا کاک دکتۆریش کە باسی کرد ئێمە لەبەری لە بوارەکەیین تێر بووین لەو مەسەلەیە بەڵام هاونیشتیمانیەک هەمومان نازانین چی دراوەتێ نازانین نەخۆشی هەبوویانە نازانین
چی دراوەتەوە خۆراک بەڵام نازانین نەخۆشی هەبوویان نازانین مردار بۆتەوە یان بەزیندوی براوە بۆ سەربەرخانە نازانین چ دەرمانێکی دراوەتە ڕەحمەتت لێبێت لە هەمووی گرنگتر کاتێک کە سەربڕا و بەستووە تا گەیشتۆتە لای تۆ چەند جار خاو بۆتەوە نایزانین هیچ ئەمانە هیچی نازانیت کە کاک دکتۆر باسی ئەوەی کردوتی لەوە ئەچێت لە 180 من زیاتریشی پێڵم لە ئەکرێت لە 150 ئاو بێ سەبەبی ئەوەیە چەند جارێک ئەمە خاو بۆ تۆ بەستوویەتی ئەو عەساڕەی کە لە بینی ئەلیافی گۆشتەکەیایە کەیەتە دەرێت چی لێیەت کە وەکو ئێستا حالیەن با بڵین بەش بە حاڵی ئەمە لای خۆی کە فرێشیشەیە ئەگەر بەستوی خۆمان بێرچە نەمە فرێشە ئەگەر لێرە سێری بکەی ئەها بەرەبەرە ئاو ئەیاتەوە ئەم ئاوە جاریچکە ئەی بەستێتەوە ئەمەیە کە قیمەی بەهای خۆراکی داگرێت کە تۆ کوڵانت بەهای خۆراکیەکەی لە دەستیارە ئەگەر بینە پێش سەیرێکی ئەمەکە ئەو بەفرێ بین بەڵێ ئەمە بەفرە بەفری بە گۆشت دەکڕی لەبەرەوەی کە بەستویەتی ئەوە ئاوەکەیەتی ئەمەش دوایی بەستویەتی تەواوە ئەمەش با بڵین بەستوی خۆمانە ڕاستە بەفری پێوەیە بەڵام سێرەکەی ڕێژەی بەفرەکەی بەس تەنها دیوی دەرەوەی گرتو ئەگەریش کەمیەتێکی کەم لەو ئاوەی کە ئەم جستەی پێشۆراوەتەوە ئەم مریشکەی پێشۆراوەتەوە ئەوەیە کە ئەی بەستێ بەس ئەمە عوساری خۆیەتی کە بەهای خۆراکەکەی لە دەست ئەیە باش دکتۆر ئاماژە کشێ پێ بکەم ئەمە پێشتر وەکو دەمانهێنا کتابمان داوا دەکرد شادی حەڵالمان داوا دەکرد باشە باشە ئەو مریشکانە وەیە لۆگۆی حەڵالەکەی پێوێ بە زمانی ئەوەش نادەین معنی ئەوە نازانین لەسەری بسمیلا لێکرا سەربڕای ئەوە شادی حەلال ئەوەیە بە طریقی ئیسلامی بەس ئێستا کابرا بەخۆی بە قەچاخی ناتی ئایا شادە هەیە ئێستا ئێمە لە 5 شت دەترسین کەواتە لە مریشکی هاوردەی بەستوو نازانین چی دراوەتێ وەکو خۆراک نازانین مردار بۆتەوە یا بە زیندوی براوە بۆ سەربڕخانە نازانین هیچ نەخۆشیەکی هەبوویان نازانین چ دەرمانێکی دراوەتێ نازانین لە ڕێگە چۆن گوازراوەتەوە بەستویەتیەوە و دوایی تواوەتەوە و دوایی بەستویەتەوە ئەوانە نازانین ئەمە بوو بە 6 ناحی ئیثیک نازانین کە ئەمە بۆ مسلمان دێ نازانین شەهادەی حەلالی نییە بڕوانامەی حەلالی نییە نازانین حەڵاڵەیان نا چۆن سەربڕا چۆن مامەڵەی لەگەڵ کرا ئەم 6 خاڵە لە مریشکی هاوردە نازانین بەڵام بڕیارێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی یاریمی کوردستانیش هەیە کە مریشکی هاوردە قەدەغەیە بەڵام لە نێو بازاڕەکانی کوردستاندا هەیە باش مریشکی هاوردەی بەستوو مادەی پارێزەری تێدەکرێت لێستی پێی هەیە لێرە تێناکرێت لێرە لە پرۆسەکەی چێ ئەتو هاوردە احتیمالە دەبێت لە وڵاتێکی دوورەوە لە قاڕێکی ترەوە بگاتە ئێرە بمێنێتەوە 3 مانگی دەوێت هەندێک جا لە بەرازیل تا دەگاتە ئێرە ئەتو سەیری دەکەی 3 مانگ نییە 2 مانگە کوژرایەوە چۆن هاتووە بەڵێ 3 مانگی دەوێت لە بەرازیل بگاتە کوردستان 3 مانگی دەوێت تا دەگاتە ئێرە بەڵام 2 مانگە سەرپراوە هەندێک جار هەیەوەیە لەبەر ئەو لێ بڵێ کە لێ ئەدرێ وەکو ماوەیەکی زۆر کارچەنە لە دەرەوەی بەرنامەکەمایە ئەو قسەیە بەس ماوەیەکی زۆر ئەمان بینی هێلکە لە بازاڕە بەرواری ڕۆژێکی لێدراوە هێشتا ڕۆژەکە نەهاتووە هەل لە بنەڕەتدا فێڵ دەکرێت یەکسەر بەخۆم نزیکەی تقریبا 50 حتا 6 ترێ لە هێلکەمان لە ناو بردیە فترێکی وابوو باش هێلکەکە نەکرابوو لە بازار بەخۆیان چاردەی مانگ و هەفتەی مانگ ئەمە یەکشت ئاماژەی لەوە فێڵ دەکرێت تۆ دکتۆرە بمبورەوە قسەی دەکەم ئەفهم کە تۆ یعنی ئەو بێ لە لەیبڵەکە فێڵت لێ بکە مواد حافزەی تێناکە مادەی خراپی ناداتێ چێ بەسەریەوە هەیە تا کام چاودێری دەکا دکتۆر هەموو فێڵک لێ دەکا خەلق قەناعەتی بێ ئاوی بە چەند دەکڕی 500 دینارەوە نییە ڕاستە باش ئێستا هەر بە چاو دیارە ڕبع لیتر ئاو هەیە لێرە ئێمە ئەوی بە گۆشت دەکڕم تو حیساب کە مەزارەکە چی کردیە ئاوی تێکردیە بە پارەی گۆشت دەداتێت ئەو دەلێ وەڵام 2 کیلۆ مریشی هاوردەم کڕی بەستوو مەسەن بە 5,000 ئێواشە کاکە تو 9 کیلۆ ئاوی تدایە ئەو مریشکانەی لێرەن مریشکی بەستون و منیش چوومە بازار هەر جۆرێکی مریشکی بەستووی هەر وڵاتێکی دنیا بتەوێ لە بازارەکانی کوردستان هەیە بە تایبەتی باوەکانیان بەڵام بڕیاری وەزارەتی کشتتوکاڵ هەیە کە مریشکی بەستوو قەدەغەیە پەیوەندی دەکەم بە خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ
لە حکوومەتی هەرێمی کوردستان بێگەر خان سڵاوت لێبێت. ئەحواڵ باشە ماندوو نەبی. زۆر سپاس مەمنون لەگەڵ ئێوەش ئینشاءالله. زۆر سپاس دەکەم. بڕیارێک هەیە لە وەزارەتی کشت و کاڵ کە مریشکی هاوردەکردنی مریشکی بەستوو قەدەغە کراوە تەواوە؟ کاک دکتۆر طبعاً ئێمە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ساڵانە ڕۆژمێرێکی کشت و کاڵیمان هەیە سەبارەت بۆ بەرهەمە ناوخۆیانەی کە لە پێداویستی بازاڕی خۆمان زیاترن و دەتوانین جگە لە بازاڕی خۆمان تەختی بازاڕی عێراق و هەندێکیشی بۆ دەرەوەی وڵاتی شەناردە بکەین لەو ڕێژمێرە کشت و کاڵیە کە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق دادەنرێ هەموو ئەو بەرهەمانەی تێدایە و لە ناویشیدا مریشکیش بە هەمان شێوە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک مۆڵەتی هاوردەکردنی یەک مریشکی بەستومان نەداوە لە هیچ وڵاتێکەوە بۆ ناو هەرێمی کوردستان و لە ڕۆژمێری کشت و کاڵیشدا جگە لەوەی کە چەند ساڵێک قەدەغەی لەسەر بووە ئێستا بازێکی زۆری لەسەرە کە ناتوانرێ یعنی بهێنرێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. باشە. بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی مریشکی بەستوو بۆ دراوە؟ لە ڕاستیدا کاک دکتۆر جەنابتان لەلایەنە تەندروستیەکەی شارەزان ئێمە سەرەڕای ئەوەی کە ڕێژەیەکی زۆر چێڵگەی پەلەوەریمان هەیە و نیسبەی ئینتاجی گۆشتی مریشێک بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان لە پێداویستی بازاڕی خۆمان زۆر زیاترە ئێمە دەتوانین تەختی بازاڕی عێراقیش بکەین هەم لە مریشک و هەم لە هێلکەش و جگە لەوەش لە ڕاستیدا ئێمە نزیکەی 10 سەربڕینخانەی زۆر متەتەورمان هەیە کە مریشک لە چێڵگەکانی خۆمان وەردەگرنەوە و دەتوانن دوای ئەوەی کە تەزمید دەکرێت بنێردرێتە بازاڕەکانی ناوڕاست و خواروی عێراق چونکە ئەوان خواستیان لەسەر مریشکی بەستووە و لە هەمان کاتیشدا لە ڕوانگە تەندروستیەکەیەوە بە حکومیەوەی کە بەشێک لەو بەرهەمانەی کە لە دەروەی وڵاتەوە دەهێنرێن خۆتان دەزانن پێویستە ڕێکارێکی تایبەتمەندی هەبێ جگەلەوەی کە ئەوە مریشکی بەستووە نابێت یعنی بەڕێکارێک بهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە کە لە ڕێگا خاو ببێتەوە چکە خۆتان دەزانن ئەمە کێشەیەکی تەندروستی دروست دەکاوە تەسیر لەسەر تەندروستی گشتی دەکا و نسبەی بوونی ئاو لە کاتی تەجمیدکردنی ئەو مریشکەی دەهێنرێتە هەرێمی کوردستانەوە بە پێی بەشێک لەو فەحسانەی کە دەکرێت لە ڕاستیدا لەلایەنی تەندروستیەوە گونجاو نییە لەبەرەوە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ سەرەڕای ئەوەی کە دەمانەوێت پارێزگاری لە بەرهەمی ناوخۆیی چێڵگە پەلەوەریەکانی خۆمان بکەین و کوالتیەکەی پێمان وایە زۆر باشترە لەو مریشکەی کە لە دەرەوە دەهێنرێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوەش لە ڕاستیدا بۆی مۆڵەت نادەین چکە تێبینیمان هەیە لەسەر هاوردەکردنی زۆری ئەو مریشکانەی کە دەهێنرێنە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان وەکو وتم هەم ڕێکاری گواستنەوەکەی هەم نسبەی بوونی ئاو و تێکردنی ئەو موادانەی کە وەکو پارێزگاریکردن لە مریشکەکە بەکاردەهێنرێ. باشە ئێستا ئێوە ئاگادارن کە هۆکارە ئابووری و یا هۆکارە دارایی و تەندروستیەکان زۆر ڕوونن ئێوە ئاگاداری بەتایبەتی هۆکارە تەندروستیەکانیشن و سەلامەتی و ئاسایشی خۆراک بەشێکی زۆر گرنگی بابەتی خۆراکە بە شێوەیەکی گشتی بەڵام ئێستا ئێوە ئاگادارن کە لە بازاڕەکانی کوردستان مریشکی بەستوو جۆری هەیە و من بە ئاسایی دەتوانم بچمە هەر مارکێتێکی کوردستان مریشکی بەستوم دەست بکەوێ. قسەکەی جەنابەت تەواوە بەداخەوە ئێمە وەکو لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئەگەر ئەو بابەتانەی کە بەپێی یاسا لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەیە کە بهێنرێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان پێویستە ڕەزامەندی وەزارەتمانی لەسەر بێت واتە ئێمە لاری نەبوون بدەین بۆ هاوردەکردن بۆ ئەو کۆمپانیانەی کە بەرهەمەکان هاوردە دەکەن جامریشی بیان هەر بەرەو بمێکی تری کشت و کاڵی بێ کە بە پێویست دەزانرێ بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە لە ماوەی کارکردنمان لە کابینەی نۆیەم لەسەر هاوردەکردنی بابەتی مریشکی بەستوو لەگەڵ ئەوەی کە ئێمە هیچ مۆڵەتێکی فەرمیمان نەداوە بەداخەوە لەوانەیە لایەنە پەیوەندیدارەکانی تر التیزام بە ناوەڕۆکی ئەو نووسراوانەوە نەکەن کە لەلایەن وەزارەتمانەوە گشتاندنی بۆ دەکرێت و ئەوان بە شێوازێکی تر لەوانەیە بیرکردنەوەیان جیاواز بێ ئەمە یەکێکە لە گرفتەکان کە ساڵانە ڕوبەڕوومان دەبێتەوە بە تایبەتی لەگەڵ بەشێک
لە وەزارەتە پەیوەندیدارانەی کە بە هەماهەنگی دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە پارێزگاری لە بەرهەمە خۆماڵیەکان بکەین و ڕای یەکتر بە هەند وەربگرین. بەڵام وەکو ئاماژەم پێدا ئێمە بە هیچ جۆرێک مۆڵەتمان نەداوە یاخود لاری نەبوونمان نەداوە بۆ هاوردەکردن. بەڵام قسەکەی جەنابیشت دقیقە، مریشکی بەستوبوونی هەیە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. هەرچەندە من دەمەوێت ئەوەش بڵێم کە لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوودا لە ڕۆژمێری کشت و کاڵی باجی لەسرە، بەڵام بڕی ئەو باجی کە لەسەری دانراوە بەڕاستی ئەگەر ینی ڕەچاوی دۆخی کۆمپانیاکان نەکرێت ناتوانرێت بهێنرێتە هەرێمی کوردستان. بۆ ئەم بابەتە پێویستە ئەولانانە وەڵام بدەنەوە کە چۆن ئەم مریشکانە دەهێنرێنە هەرێمی کوردستان لە کاتێکدا باجدانراوە و ئەم باجش بۆ ئەوەیە کە ئەم بڵێن بەرهەمە نەتوانێ ڕکابەری بەرهەمە ناوخۆیەکان بکە. وەکو وتیشم ینی لەلایەنە تەندروستیەکەشەوە بەرهەمی ناوخۆیی بە کوالیتێکی بەرزتر دەچێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان. باشە. بێگەرخان هەموو قسانی بۆت کردم وەکو وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، وەکو دایک وەکو خاتونێک لە ماڵەوە خۆت مریشکی بەستوو دەخۆیت؟ لە ڕاستیدا کاک دکتۆر دەمەوێت زۆر ڕاشکاو بم نەخێر. باشە، کام زۆری مریشک دەخۆن لە ماڵەوە؟ ئەگەر ئاساییە پێم بڵێ. زۆر ئاساییە باسی دەکەم. خۆتان دەزانن ئێمە ینی سنووری پارێزگای سلێمانی و بەشێکی زۆری پارێزگای هەولێر مریشکی زیندوو بەکاردەهێنێ. هەر ئەمە دوای کردووە کە ئێمە بەڕاستی نەتوانین بە تەواوەتی هەموو مریشکانێکە لە چێلگە پەلەوەریەکان ئینتاز دەکرێت بینێرینە مەزجەرەکان. بەڵام پارێزگای دهۆک زیاتر خواستیان لەسەر مریشکی بەستووە لەبەرەوە ڕێژەی زۆر بەرهەمی مەزجەرەکانی ینی سەربڕخانەکانی مریشک لەوێ ینی ساغ دەبێتەوە. بۆیە من وەکو خۆم وەکو ژنێک کە خۆم چێشت لێ دەنێم لە ماڵەکەی خۆم مریشکی زیندوو بەکاردەهێنم، ئەوەی کە ڕاستە خۆ سەر دەبڕدرێ لە بازار و هەر ئەمەش بەکاردەهێنین لە ماڵی خۆماندا. زۆر سپاس دەکەم خاتوو بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس کە لەگەڵمان بووی. سپاست دەکەم. زۆر سپاس بۆ جەنابتان بە هیوای سەرکەوتنتان. دەستان خۆش بێت. زۆر سپاس. ئێستا کەواتە خاتوو بێگەرد مریشکی بەستوو ناخوا؟ ڕاست. مریشکی بەستوو هی هاوردە ناخوا، مریشکی خۆمانە دەخوا، خۆماڵی. باش. وەزە ئێوە چۆنە لەگەڵ مریشکی بەستوو؟ ئەمە ئاگاتان لە وردەکاریە؟ بەڵێ ئەمە بەخۆم بەڕاستی یەکێک لە مەزەرەکانی کوردستان پەیوەندیان پێ دەکەم، کارتۆن دێنم، منداڵەکانی من ڕانی دەخۆن، ڕانی سەرەوە بنەوە بەس فرێش. ئۆکەی، مریشکی خۆمانەیە سەربڕاوە بەستووە بەڵامی خۆمانەیە. بەڵێ سەربڕاوە لە سەربڕخانەکان سەربڕاوە. بەڵێ سەربڕخانە با بڵێن ڕسمیەکان خۆماڵیەکان ڕوونە. ئەی ئێوە منیش هەر هاوشانی کاک دکتۆرم تاکو مریشکێکی بەستوو بێ یا فرێش بێت بەڵام لە سەربڕخانەکان هات بێت بەش بە حاڵی خۆم کە لە دەڤەری سلەیمانیەوەم سەربڕخانەیەک هەیە کە بۆ ئەو سەربڕەکە خۆی پەیوەندیم پێواکە لە مەسەلەن وەجبەمان هەیە دکتۆرە خان ئەتەوێت منیش ئەڵێم بەڵێت فرێشتەوێ بەستوت ئەوێ ئەگەر مەسەلەن ماوەیەکی 6 مانگێک خەزنی بکەم بەستوەکەی لێوەرەگرم ئەگەرنا تقریباً 15 مریشکێکی فرێشی لە لاوەرە. هەردووکتان مریشکی بەستووی هاوردە ناخۆن. بۆچی مریشکی بەستووی خۆمانە دەخۆن؟ دکتۆر ئەمن یەک بە لێ ناترسن. لێ ناترسێم، تاکیدم لێی دەزانم چ پزیشکێک لەوەیە، چۆن دەیفرۆشن، چۆن بە بازاری دەکەن، چۆن بۆی دەچی چ مادەکی خواردیە، کوالیتیکەش دەزانم. بەس لەگەر وەی هەموو هەردووکمان دەڵێ مریشکی فرێش دەخۆن بە تۆشەوە، بەس ئەمە لە مەطعەمەکان فاسفودی ناخۆن، لە دەرەوە نای ناخۆن، کێشەی ناخۆم و تۆش کەفی خۆتەوە، وەڵام من نایخۆم. وەڵاهی ئەمە لەبەر مناڵەکان فاست فود باسی پیتزا و بێرگەر و ئەوانە ناکەین، باسی مریشکی برژاو ئەکەین. باش، کەواتە مریشکی بەستووی خۆمانە هیچ شتێکێک لەو کێشانەی نییە کە لە بەستووی هاوردە باسمان کرد. ئەبەت لێی نەترسین. 100% تاکید بێت. 100% دڵنیابی لێ. چۆن هاونیشتمانێک کە دەڕواتە مارکێتێک چۆن داوای مریشکی خۆمانە بکە؟ شتێکی تایبەت هەیە؟ سەربڕخانەکانمان هەیە. بڵێ سەربڕخانە کوردیەکان. لێبڵی لەسەرە بە کوردی هەیە. 3 دانەمان لە هەولێر هەیە، 2 دانەمان لە سلێمانی هەیە، 2 دانەمان لە دهۆک هەیە و زیاترین خەڵکی کە مریشکی خۆمانە دەخوا هەولێر و سلێمانیە، دهۆک تا ڕادەتی کەم.
نانە لەمە دووە دهۆکیش مریشکی بەستووی هاوردە کراو ناخوا کەواتە ڕوونە پەیامەکە ئەوەیە مریشکی بەستووی هاوردە کراو نەک هۆکاری توش بوونە بە نەخۆشی ئەسڵەن نازانین چی تێدایە نازانین تووشی کام تووشی نەخۆشیمان دەکا بەڵام کامی نازانین چکە نەمانزانی چی تێدا نەمانزانی چی دراوەتێ نەمانزانی چۆن بەخێو کراوە خۆراک چی دراوەتێ چۆن بەخێو کراوە نەخۆشی هەبووە یان نە مردار بۆ تۆ یا بە زوندی سەر بڕاوە نەمانزانی کام نەخۆشی هەبووە نەمانزانی چۆن گوازرایەوە نەمانزانی بە حەڵاڵی سەر بڕاوە یان نا مریشکی بەستووی هاوردە مەخۆ لەبەردەمی ئێمە جۆرەها مریشکی زیندوو هەن مریشکی خۆماڵی هەیە مریشکی دەواجن هەیە مریشکی سوور هەیە مریشکی سپی هەیە هەموویمان هەیە باسی مریشکی دەواجن کەین هی کێڵگە پەلەوەریەکان خواردنی تەندروستە دکتۆر دیلان دکتۆر جان بەخۆی وەکو گایدلاینەکەیە پرۆتین تاقە ڕوون چەوری دەکاتن لەگە هەندێک شتی سۆی دەیدەیە ئەوانش لە مەعمەل عەلەف دەکرێتن مەعمەل عەلەفەکانش لە پێش چاوی خۆمانن مریشی دەوازنی چییە وەک ئەوەی حیوان دابەستی دەکەن ئەو مریشکە ئەم هەستاینە چەند ساڵەکە بە 50 ساڵی ویان لێکرد جۆرە مریشکەکیان دەرهینە ئەمە زیاتر مریشکی ڕۆزیش لایمە باوە بەڕاستی حتە زیاترین وەزنی بدە سەقەت نەبی کە سینگ کەڕان کە سەر زیاتر ڕان و سینگی گەورەتر بیتن و زیاترین گۆشتی بداتن کەمترین کات ئەو مریشکە چێت و حرەکەی کەمترە بەڵام نزبەی تاقە و پرۆتینی هەموو بۆ تەوفیر دەکەی و بیوەزنی بدا وەکو یەکەکە ماوکە من دەچم ڕاضی دەکەم بۆ ڕەشاقە یەک ڕاضی دەکەم بۆ زەخامەی خواردنمان فەرقە ئەوش خواردنی ئەوها فەرقە ئەو مریشکەش تەندروستە بۆ چکەم ئەتۆ کێشەی تری نییە ئەو خواردنەی دەدرێتی طەبیعیە فەرقی لەگە مریشی گوندان هەیە باسی ئەوە ناکەین جارێ مریشکی دەواجن بە شێوەیەکی گشتی دەڵێی تەندروستە کێشت نییە لەگەڵی دکتۆرە ڕای تۆ چییە؟ ڕای من هەمان ڕای کاک دکتۆرە بەس یەک خاڵ بۆی ئیزافاکەم چکە نامێ شتەکان دووبارە بێت ئێمە مستەڵەحێکێ لە بازارە لە ناو هاونیشتیمانیانە بڵاو بۆتەوە ئەویش پێی ئەڵێ مریشکی قەڵەو ئەمێ بەس ئەوە ڕاست بکەمەوە ئەمە پێی ناڵێن مریشکی قەڵەو دوو جۆرمان هەیە هەمانە ئومەهاتە یاخود مریشکی هێلکەکەرە طبعا ئەو دووشتی جیاوازن هەمانە جوچکی قەڵەوە بەڵام وەکو کە دکتۆر باسی کرد بە دەیان ساڵ پیای ڕۆیشتون هەتا گەشتۆتە ئەوەی ئەو مریشکە وەربگرن کە قابلیەتی قەڵەوبوونی هەیە و من هەموو بەهای خۆراکیەکانی بۆ دابین ئەەکەم لە شوێنێکی تەسکە ئەو با بڵێن ئیشی جیناتەی خۆی عکس ئەکاتەوە بۆ ئێمە بە گۆشت لێرە ئەگەر بێم وەکو بە بەسیتی پێ و بڵێم ئەمەی کە لێرە لە بەردەمم دانیشتووە وەکو قەبارە ئەمە جوچکی قەڵەوە بۆچی ئێمە کاتێک بە پەلەوەرێک ئەڵین مریشک کە بتوانێت بەرهەمی هێلکە بێنێت کە لە 18 هەفتە 16 تا 18 هەفتە تەمەنی بەسەرەوە بێ ئەمە پێی ئەوترێ مریشک کاتێک بە کەڵەشێر ئەوترێ کەڵەشێری یعنی بە ناوی کەڵەشێر بانی ئەەکەین ئەگەر بێت و بتوانێت هێلکە بپیتێنێ باش یعنی ئەمانەی کە ئێستا لە بازاڕا هەیە بەس ئەوەیە ڕاستکردنەوەکەی جوچکی قەڵەوە باش مریشک نییە بۆیە تامەکەی فەرقی هەیە کێشی ئاسایی مریشک دەبێت چەند بێت کێشی ئاسایی وەکو ستاندەردە عالەمیەکان کیلۆ 800 تا 2 کیلۆ نیویش کیلۆغرام و 800 باشە تاکو 2 کیلۆ نیو ستاندەردی عالەمیە مەرغوبە طبعا گرێدی بۆ دائەنرێت دەرەجەی بۆ دائەنرێت ئەمە باشترین کێشە گونجاوترین کێشە لە ڕووی تەندروستیەوە لە کوردستان چۆنە لە کوردستانە بە پێی شوێنەکان و دەڤەرەکان ئەگۆڕێن لە سلەیمانی تا خەڵەو بێ بە دڵیانە تا چەند کیلۆ دەڕوا تاکو کەڵەشێرەکانمان تاکو 5 و نیو 6 بڕوا ئەی مریشکەکانمان 4 و نیو لە هەولێرێکوە 2.5 کەم کەس دەیخواتن ئەوی دەزاین تەندروستە بەس لە بازار 3 حتە 4 زۆر مەرغوبە باش پرسیارە باوەکە هۆرمۆن دەکرێتە نێو بەشێکە لە خۆراکی مریشکی دەواجن هۆرمۆن دکتۆر جان ئەمە پرۆتین دەدەینێ تاقەی دەدەینێ هەموو شتێکمان دابین کردێ قەڵەوبی و دوای یەک شترێ هاوڵاتیان لە آخر هۆرمۆنی دەدرێتە یان نایدرێتێ دکتۆر هۆرمۆن هەرزانترینی $15 هۆرمۆنێک پەشی مریشکێکی دەکاتن $15 ئەتو سەرف دەکەی لە مریشکێکی بە 2300 بیفرۆشی زەرەرە لۆجیک نییە
لۆجیک نییە هۆرمۆنیش پێ ناوێت و 3 دەرزی هۆرمۆنی لە دێ لە قەڵەو دەبی بەنەتیجەی ناچ ئەم مریشکە باشە باش ئەم جوچکە باش تەواو پێکاتین پێکاتین ئەم جوچکەیە بەڵێ هەموو مەرجە تەندروستیەکانی مەرجە پزیشکیەکانی تێدایە بەڵێ ئێوە دڵنیان لەوەی کە مریشک لە دەواجینەکانی کوردستان هۆرمۆنی نادرێتێ ئەمن بەخۆم متابعەشمان کردیە بە لزنە دەرچوونە جارەکی دەقاعەمان کردیە هەر بەخۆشم چەند قاعەشە بۆ سەرپەرشتیانم کردێ بە هیچ جۆرێک تەکید بن لە من وەرگرن بە مڵی دیلانی نایدرێتی باش ئەمە یەک 100% لەگەڵ دکتۆر دیلانام 100% لەگەڵی دایکەوە مریشکی دەواجنەکانی کوردستان هۆرمۆنی نادرێتە تەواو یەکلامان کردەوە هیچ دەرمانێک دەدرێتە مریشکی دەواجنی خۆمان مریشکی کێڵەکانی خۆمان هیچ ناو کوردستان خراپ بێت هیچ دەرمانێک دکتۆرجان بزانە مریشک هەندێک جار چۆن مرۆڤ نەخۆش دەکەویتن وەکو مرۆڤ چۆن حملەی لوقاحاتمان هەیە لوقاحات دەکرێتن مریشکەکان هەندێک جار وەکو کێشەی تەندروستی دەبی دەرمانی دەدەینێ باشە و شتێکیش هەیە متابعی ئەو دەرمانی دەکرێتن ئەو مریشکە مەسەلەن دەرمانێکی دەدرێتێ نابی هاتە 10 ڕۆژی گۆشتی بخورێتن هاتە 3 ڕۆژی گۆشتی بخورێتن کاتی مریشکەکە دێتن بۆ دەواجن دەبی وەرەقەکی بینیتن لەو قاعەی لەگە ئەو دکتۆری کە سەرپەرشتی قاعەکەی دەکا چەند ڕۆژە دەرمانی درایتێ سەرچاوم چ دەرمانێکی درایتێ و کەی حتى تەوقیع نەکرێ مریشکەکە نابێتە سەربەرخانە ئەوە بۆ سەربەرخانەکان بەڵێ باش ئەو مریشکانەی کە دەهێڵڕێنەوە لە کات بۆ کاتێکی زیاتر و کێشیان زیاتر دەبێت دەڵێن تووشی جەڵتەی دڵ دەبن وایە دکتۆر جان چکام هەندێک جار جەڵتەی دڵ لە چ دروست دەبیتن ئەت و قاعەکە دەبی مریشکەکە زەخم بووە شوێنەکە تەسکتر بووە ئۆکسیجین پەشی ناکاتن ئەوە چ دەکاتن وەکو مەکینەیە ناو جسمی ئەوە چ دەکە خواردنەکەی هەزم دەکاتن دوو هەندی قابلیەتی خۆی جسمی تەحمل ناکەن ئۆکسیجین کەم دەبیتن جەڵتە لێ دەدا یعنی مریشک جەڵتە لێ دەدا بەڵێ هەندێک خین لەسەر دڵی غڕ دەبێتەوە ئەو وەختی لە ماڵی مریشکی دەکرد دەبینی لەسەر دڵی پارچە خینە غڕ بوویتەوە جەڵتە علامەتی جەڵتەیە حاڵەتی تریشمان هەیە هەر ناحەی ئیدارەیە کە زۆربەی زۆری بەداخەوە صاحب قاعەکان کە بە قسەمان ناکەن چی بە قسەی دکتۆرە بەیتەڕیەکان بکەن چی بە قسەی مهندسە زراعیەکان بکەن بۆ نمونە قاعەیەکی هەیە ئەڵێ ئەو قاعەیە قدرەتی وەرگرتنی مریشکی 10,000 تایە ئەم ئەچێت 13,000 تی ئەکات یعنی ئەگەر بێت و ئەم جوچکە 13,000 جوچکە هێنێ گریمان ئەو پەڕەکەی 500 جوچکی لێ مردار ئەبێتەوە 1000 جوچکی لێ مردار بۆ 12,000 ماوەتەوە ئەم قاعەیە ماگزیمەم ئێمە پێمان وتۆ 10,000 وەرئەگرێت چی ڕوئەیە ئیزدیحام ڕوئەیە پاڵەپەستۆ ڕوئەیە سەیرەکەی زۆربەی جارەکان جگە لە کاتی گواستنەوە کە سەیرەکەین بە باڵ هەڵیان ئەگرن باڵی ئەشکێ قاچی ئەشکێت تووشی مۆربوونەوە ئەبێ لەسەر گۆشتەکە سووربوونەوە ئەبینین شتێککە دروستەکات ئاوبەن کە ئەمە نەخۆشی نییە و زیانی نییە بۆ مرۆڤ کە بیخوا بەڵام سەیرەکەی کام مریشکە قەڵەوە لەبەر ئیزدیحام و لەبەر نەبوونی ئۆکسجین کە کاک دکتۆریش باسی کرد ئاو کۆ ئەبێتەوە لە ناوسکیە کە بە هاو نیشتیمانیان و کوردەواری خۆمان پێڵێن ئاوبەن بەڵام ناوە علمیەکەی ئەساتسە ئاو کۆ بێتەوە دەور و پشتی دیواری پشتی وای لێ ئەکات دڵی ئاوسێت و تووشی خنکان ئەبێت و مریشکەکە مردار ئەبێتەوە کام مریشکە کامەی قەڵەوە باش مریشکی سوور باش ڕاچیە لەسەری مریشکی سوور کامەی ئومەهات یا هێلکەکەر هەردووکی ئومەهات کێشەی نییە ئەگەر بێت و تەمەنی ئینتاجی دواکەوت یعنی بڵێن بەسەر چوو و نێردرایە بازار بەهای خۆراکیەکەی زۆر لەدەست نەیاوە باش چووکە ڕێژەیەکی کەمتر هێلکە ئەکات بەڵام مریشکی هێلکەکەر کە سوورە کە بە لە زۆربەی شوێنەکان ئەڵێن وەڵا تامی کەڵە شێرێک ئەیە ڕاستە بە هیچ شێوەیەک من لەگەڵ یانیم بخورێت چووکە تۆ بەس تەنها ڕیشاڵ ئەخۆی بەهای خۆراکیەکەی هەمووی لە دەستاوە بەس مریشکێکە وەکو کارگە هێلکە دروستەکات بۆ بەهای خۆراکی لەدەستداوە لەبەر ئەوەی هەرچی ئەو پرۆتینەی کە وەری ئەگرێت لە 170 زیاد 65 بۆ 70 ئەنێرێ بۆ دروستکردنی هێلکە کە هێلکە بابە تۆ کە ئەو خۆی ئەسڵەن هێلکە دروستەکات بۆ ئەوەیە کە وەچە زیاکات
یعنی لە ژینگەی ئاسایی خۆیان بۆ وەچە دروستکردنە بەڵام ئێمە کەڵەشێرەکان لا ئەبین لێیان ئەو هێلکەیە دائەنرێت بۆ خواردنی مرۆڤی ڕۆژانە کە پێوتری هێلکەی خواردن. دەستخۆش دکتۆر دیلان هیچ تێ لەسەری مریشکی سوور تاقی نەماوە ئستینزاف بووە هەمووی بوویتە هێلکە هیچ ئیسپانیا هەولێری دەڵێن لێ بوویتەوە لێ تو هیچ نەما خلاص هێشتا زۆر باشترە بێگومان لە بەستووی هاوردەکراوە دەستخۆش بەتاکیت ئەی خۆماڵێکی خۆمان ئەوەی دەشت و دەران ئەوەی گوندان ئەوەی گوندان باکاک دکتۆر دەست پێ بکە بزانە ئی گوندان چی پێ دەرێن چی پێویستە بە خۆی دەچی پیای دەکا کا لە شوێنە ها بزانەوە تێ بانمان نەکرد فەرمومان لێ نەکرد خۆی ها فەرمومان لێ نەکرد جا ئەگەر بگیرێ ئەو زۆرەش پێی دەڵێن مریشی مڵڕوت لە هەولێرە سەیری کەن چەند کێشەی نییە سەیری ئەوەکەن دووریایە سەیری ئەوەکەن لە تەنیشتی وەستاوم و حرەکەی نییە هیچ حرەکەی نییە هیچ جوڵەیەکی نییە بەڵام سەیری کوردیەکان کەن دەمەوێت دکتۆر فول تاقە و ئەنێرجیە خەڵکی نییە ناتوانی بەڵێ ڕاوەستانیان نییە نەخێر ئیبراهیم لێ دیارە ڕەشەکە ئاگادار بە کاک دکتۆر ئیبراهیم ڕەشەکەمان لێ دیار بێت باشە بەتەبان لەوەش نەیهێشت ئەو مریشکە سوورە هیچ بخۆ ها سەیری ئەمانەکەن ئەمانە بە ئیسراحەتی خۆت دەتوانی نزیک بیەوە لێیان جوڵەیان کەمترە ئەمە هەر کەوتووە تەواوی مانای ئەوە نییە کە ناتەندروستەوە نییە بەڵام کوردیەکە جوڵەی زیاترە ئەوە چییە ڕاضیە دەگەڕێتن چی پێویستە دەیخواتن بەڵام تۆوەرە ئەو کوردیان بۆ بگرە ناچیرێ قوربانگیان کێشی ئەو ناجێرێ کێشی ئەو و قاچی و پتەوی ماسوولکەکان و ئێسقانەکانی وای لێ کردووە کە ئاکتیڤ بێت یاخود نەتوانی بە ئاسانی وەڵای ئافرین پس نەبوو هیچ منەوت بڵێم ئەگەر توانیت بیگری ئەوە من دیارێک پێشکەشەکەمە هیچی بەڵام سیرەکەی ئەم مریشکانی کە دابەستە کراون ئەگەر سەیری قاچیانکەی قاچیشیان قەڵەو بووە ئەمە جگەلەوەی سەیری سنگی قەبارەی سنگی ئەم مریشکەی کوردەواری خۆماڵیە بکەیت قەبارەی سنگی ئەوان وای لێ کردو تەنانەت قاچەکانی لە یەک جیابۆتەوە طبعاً ئەمە هەمووی هۆرمۆن نییە دووبارەی ئەەکەمەوە ئەمە هەمووی هەڵبژاردننی جوچکێکە کە بتوانێت خواردن بخوا بیکا بە گۆشت باش ڕوونە مریشکی خۆماڵی دکتۆر دیلان بە چەند خاڵێک پێم بڵێ مریشکی خۆماڵی بۆ باشترین زۆری مریشکە یەکەم شت کۆلاژینی زۆر حرەکەی دەکاتن ئازەڵەکانی و دوای شتەکێ پێی دێنێ فلەڤەر تام بریتێ لە بۆن نەرمی ناو دەوت ئەو ئاوەی لی دێتن ئەو پرۆتینی دەداتێ ئەوە بە ئیسراحەتی خۆی دروست بووە چی پێویست بۆ خواردیتی تامی جودایە بۆیە ئەتو دەچێ مەطعەمێک کە لە شێرێک بە 25,000 20,000 دەخۆی مریشکێکی بەست و بە 5,000 دەخۆی پێ کاتە خۆراکێکە جیاوازی چییە؟ پرۆتین و ئەوەی ناوچێت چەورایی کەمترە چاوری کەمترە پرۆتینی زیاترە بەڵێ تەندروستە چونکە جوڵەی زیاترە و عەزەڵەکەشی بتەوترە باش ئەو حرەکەی وای لێ کردو عەزەڵەکەی پتەوتر بێ ئەتوانم ئیزافێ بخەمە سەر قسەکانی کاک دکتۆر ئەڵێ خۆی بە دوای خواردنا ئەگەڕێت خۆی بە دوای چی ئاگەڕێ ئەوانەی کە لە ژینگەی ئاساییە هەیە جیایە کرمە سیسرکە خوا بۆقیشی تێکەوێ مشکیشی تێکەوێ کولا مریشکی خۆماڵی سیسرکیش دەخوا بەڵێ شەڕە لەسەری یەکێک سمیال یەگرێت قاچی ئەگرێت لەپڕ لە ناڕاستە دووکەرتە بێی تر کامی بەشە زۆرەکی بەرکە ئەو ئازایە ئۆکەی سیلێکشنی خواردن دەکات سیلێکشن چی پێویستە لە دووی دەگەڕێ جاروەیە بەدەستی ناکەی بۆی پوخە دەبیتن ژینگەکەی باش نییە تامی ناخۆشە بزان خواردنی ناخۆش دکتۆرە ئەوەم بۆ دووبارەکەەوە چی دەخوات مریشکی خۆماڵی کرم گژوجیا طبعا بەرماوەی خۆمانەوە تا لە بەردەممانە فەقیرانە باشە ئەمە جگە لە سیسرک کولە مشک بۆق مشک و بۆقیش دەنگێک دەکا ئەوە دەنگی چیکڵانەتی ئەمەنەی خواردووە
وای لێ کردو تەسیل لە بۆری هەناسەی ئەکە ئەو قرخە دەرەگا ئەجیلان نەخۆش نییە ئەو قرخەگەر بێت و لەم جوچکە فەقیرە قەڵەوەیە بێت تأكيد بيكسر توشي نخوشكات ومقاعكش توشكات. احتمال كيشي استا زورترين كشي مريشكي خمالي دقات تسند. برای من ئەو پەڕەکەی خۆی بکوژێت کیلۆیەک و 800 کیلۆ ئەگەر بگات مریش لە ستانداردایە لە ستانداردا نمونەیە ئەوە ئیترەوە ئەگەر زۆر بە ناز و مەکر بەخێ و کرابێ خواردنێکی مەزبوطی پێدرابێت و جێگای تایبەتی خۆی لە سەرما و گەرما پارێزراو بێت ڕووناچی تەواوی وەرگرت بێت چونکە ئێمە ئاگادار بین لە قاعەکانە بەس تەنها خواردن نییە لە قاعەکانە ڕووناچیمان هەیە ئۆکسجینمان هەیە ئەومان هەیە ئەگەر هەمووی ئەمانەی بۆ دابین کرا ئەوە کیلۆیەک 2 کیلۆم باتێ مەمنونم. بەڵێ زۆر باشە ئێستا بەس دیقەتی ئەوە بدەن ئەو مریشکە کوردیە خۆماڵیە بەرەڵا دەکەم زاین چی دەکات؟ یەکسەر فول تاقەیە ئازاد بوو فول ئینێرجیە. باش ئێستا کاتی سەربڕینە مریشکەکەمان هێنا سەری بڕین لە سەربڕخانەکان یعنی مریشکی سەربڕخانەکان لە ئەو مریشکە بخۆین کە لە سەربڕخانەکان سەر بڕاوە یا ئەو مریشکەی کە لەلا کۆڵان سەر بڕاوە. دکتۆر جان ئەمە لە کۆڵانەکان نە ڤێتەرنەری نە تەندروستی بە هیچ شێوەیەک نە شارەوانی ئیجازەمان نەداینێ بە هیچ شێوەیەک چکەم بەڕاستی ئەو خینەی دەڕواتن تەعاملی لەگە ناکرێتن ئەو زۆرەی سەربڕینی ئەو سەری دەبڕیتن ناگونجێ بزانە ئەتو لە ماڵێ باباسی دیلان شارەوانی ئاگاداری نییە ئێوە ڕێگەپێدانتان نەداوە حکوومەت ڕێگەپێدایی نەداوە لە هەموو کۆڵانەکان هەیە بەڕاستی بەخۆم جارێکی 27 قڵم قەپات کرد یەکەم ڕۆژ دابەزم 27 دانم قەپات 27 خۆش بێت توکانی مریشک سەر بڕن دادخستن لە ڕۆژێکدا لە ڕۆژێک هەر یەکەم ڕۆژم بۆ لە دزنەی دابەزم دایرە بۆ بەڵام بێگومان هەر هەیە و هەر بەردەوام دکتۆر جام بزانە مشکلەکە چییە؟ بۆ ئۆکەی مشکلەی چییە؟ بۆ 27 دانە داخستون بۆ لەگەڵی دانیت مەنزەرەکەت پێ بڵێم چوومەکە مریشکەکان سەر بڕاون لە پێش هەتای پاڵیان داوە نافورەکەیان بۆ دانا بوو دەبوو ئەنتالیە کاکە ئەو مریشکە سەر بڕاوە پڕ بەکتریایە عەلەقەل سەر بڕیوە لە ناو بەڕادێکی دانێ سەری بڕۆ پاگژی کردێ بە پێوە لەسەر پشداینایە و نافورەکە پێ کردێ و ئاوی لێتدا ئەوە یعنی نازانم جوانەیەکی دەداتێ چییە؟ دکتۆرە تۆ بۆ لەگەڵی نیت کاک دکتۆریان ئێمە کە پرۆسی سەربڕینمان هەیە ئیشی چییە سەربڕین بۆ ئەڵین سەریە بڕین بۆ نایخنچێنین بۆ ملی ناقرتێنین بۆ سەری ئەبڕین پرۆسی سەربڕین ئەوەیە زۆرترین ڕێژەی خوێن لە جەستەی ئەو ئاژەڵە بێتە دەرێ چووکە خوێن باشترین با بڵێن ژینگەیە بۆ گەشەکردنی بەکتریاکان کە زۆربەی زۆریان بەکتریا زیان بەخشەکانە کە زیانمان پێ ئەگەیەنێت و کە تامی گۆشتەکەش ناخۆشەکە و بەهای خۆراکیشی دابەزێنێ باشە چی ئەبینین لە سەربەرخانەکانی کوچە و کۆڵانەکانە دوو حاڵەتی نامۆ یەکێکیان مریشکە کە ئەگرێت طبعاً بە تەعاملێکی زۆر ناتەندروست و ناشیاو بۆ ئیشی سەربڕینەکە چونکە من پێدەڵێم سەبەبەکەی چییە هەڵی ئەگرێت سێرەکە یا باڵی ئەشکێ یا قاچی ئەشکێ طبعاً ئەما بێتە هۆکاری کۆبوونەوەی خوێن کە ئەو مۆربوون و سووربوونەوانەی کە ئەبینین لە ناو گۆشتەکەیە و ئەزانین گۆشتەکە تێک چووە نەخێر ئەمە تامی گۆشتەکە ناخۆش ئەکات و بۆن سارد زیا ئەکات و ئەگەری هەیە ئەگەر تۆ بە شێوەیەکی با بڵین دروست هەڵن نەگرت بێت وای لێ بکات گۆشتەکە زوو خراپ ببێت کە ئەمە فاکتەرێکێتی کە خراپی ئەکات باڵ و قاچی ئەشکێنن یەکێکەکەمان هەیە ئەم ئاژەڵە تووشی دڵڕاوچیەکەن مەبەستم چێ لە دڵڕاوچیە یعنی سەیرەکەی ئاژەڵەکە هەڵەگرێت چاوەڕێ ناکات ترپەی دڵی دابەزێت هەناسە بڕچیەکی پێکەوێت لە بەردەم ئاژەڵی ترا سەریە بڕێ وازانی تر کە ئاژەڵە هەست بە ئازار ناکاوە ئەزانێت کە ئاژەڵە درچی بە ترس نییە ماتوول ئەم هەستی دایکایەتی هەیە ماتوول هەستی برسێتی هەیە کەواتە هەست بە ترسیش ئەکا ئەگەر بینە سەر دینی ئیسلامیش تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەڵێ ئەبێت تۆ چقۆکە نەبینێت ئاژەڵەکە و پێش وەختە بۆ تۆ ناوی بسمیلای لێهێنی ئەو بسمیلای مەبەستی لەوەیە کە تۆ مەجالێک بی بۆ ئاژەڵە ترپەی دڵی دابەزێ سەبەبی بۆ ئەوەی ئەو خوێنە نەنێرێ بۆ ماسوولکەکان زۆربەی خوێن بێتە دەرێ ئەمە لە سەربڕخانەکانان ناکرێت باشە ئەگەر بەم شێوازی سەربڕینەوە و دروستکردنی دڵڕاوکەی بۆی کاریگەری لەسەر ئەو کەسانە چیە کە دەیخۆن کاریگەریەکەی وەک ئاماژەم پێکرد زۆربەی
خوێن ئەچێتەوە ماسوولکەکان کە وای لێ ئەکات تامی ما گۆشتەکەت ناخۆش بێت بۆنی ساردی زۆر بێت باشە خوێن ژینگەیەکی زۆر باشە بۆ گەشەکردنی بەکتریاکان سێ ڕەنی گۆشتەکەت ناشتین ئەکات ئێمە ئەڵێن گۆشتی مریشک لە گۆشتی سپیایە بەڵام سێرەکەین گۆشتی مریشک چۆتە قاڵبی گۆشتی مۆرەوە گۆشتی زەردەوە گۆشتی سەوزەوە بەسپی نەماوە باشە ئەو دڵڕاوکەیە کە بۆ مریشکەکە دروست بوو دەبێتە هۆی هیچ حاڵەتێکی دەرونی بۆ ئەو کەسێک دەیخوا حاڵەتی دەرونی دەڵێن ئەگەر ئەو دڵڕاوکەی هەبێت ئەو کەسێک دەیخوا تووڕە دەبێت وایە زۆر دروستە من چەندین سەرچاوی زانستی ئاماژەی پێکردووە دڵڕاوچێک کە دروست ئەبێت چی لە مرۆڤ بێت چی لە ئاژەڵا بێت هۆرمۆن کاریگەرە لەسەری چ هۆرمۆنێک هۆرمۆنی ئەدریناڵین کە ئەڵێن ئێمە کاریگەرەکەی ئەمە دەرمان نییە من ئەمڕۆ بیخوا بەیانی لەسەری دەرکەوێت نەخێر کۆ ئەبێتەوە بە دەیان ساڵ بۆیە سێرەکەی مرۆڤێکی ئێستا لە ژینگەمانە سێرەکەی دڕندەترە شەڕەنگێزترە عەسەبیترە لە چاو مرۆڤێکی لە ساڵەکانی شەستەکان و حەفتەکان مع العلم لەو کەتەشا شەڕ هەبووە جەنگ هەبووە قەیرانی دارایی هەبووە بەڵکو بگرە لەو کاتەشا قورسی ژیان هەبووە باش جۆرێکی مریشکمان هەیە کە ئەگەر بیخۆین تووڕە دەبین دوایی بەناو یەکدی دەکەوین خەتەرە بەڵێ دکتۆر شتێکی تریشەیە ئەتوەختی سەری دەبڕی لە ماڵەوە دەبی مریشکەکەی بەجێ دێلی بە کەیفی خۆی هەڵپەڕی و تەشەنوج بکاتن خینەکەی هەموو دەربین باشە ئەوان ستەکەن ڕاد لەناو ڕەحەتێکی دادەنێن و مریشکەکە تەنها حرەکەتی نییە چەند خینێکی کەم دێتە خوارێ ئەو خین بەربوونە نەبوو ئەسڵەن شەرعی نییە باش تەندروستیش نییە بۆ تەندروستی ئەڵێ ئەبێت 4% خوێنی جەستەی بێتە دەرێ لە کاتی سەربڕینە بۆی ئەو گۆشتە تەندروست بێ بۆ ئینسان بیخوا یەک حاڵەتی تر هەیە لە سەربڕخانەکانی کوچە و کۆڵانەکانە ئەیبینین پەرەمێز بەکار ئەهێنن ئەو پەرەمێزە ئێمە نازانین یەک ساڕوخە و ئەدرێت لە تەندروستمان بۆ پێست پێکهاتەیەکی زۆری چەوریە و کە هەمومان ئەزانین ئەو پەرەمێزی لێیا گەردی قەت بەن یەکسەر ئەو پێستە گرژە بێتەوە چی وڵات چەند موویەک پێوەی ماوە ئەو مووی پێوە نەمێنێ چی ڕوو ئەیا لێرە ئۆکسیدەیشن یعنی ئالوودەکردنی ئۆکسجین بەو گۆش بەو چەوریە لە هەمان کاتە گۆڕینی چەوریە باشەکان کە لەناو ئەو چەوری ژێر پێستایە بۆ چەوری خراپ کەواتێمە بە دەستی خۆمان کۆرسترۆڵ و LDL-مان بەرز ئەەکەینەوە کە وای لێەکە بە تێپەڕبوونی کات ئێمە ئەو گۆشتەی ئەیخۆین بۆی پرۆتینمان لی دەستکەوێ بەڵکو ئەو گۆشتێکی خۆین بەشێک لە ژەهر ئەکەینە لەشی خۆمانەوە کە ئێستاش حالیان لە خەستەخانەکانە ئاماژەی پێکرا و زۆریش وازەح دیارە دەستخۆش چەندین گەج تووشی جەڵتا بێ بەداخەوە.